سڵاو جارێکی کە گەڕینەوەلاتان بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت. کاک وەگەر پێش ناوبڕەکە سۆزانخان باسی لەوە کرد کە حکومەت یاخود دەسەڵات بۆی هەیە کە هەستی کرد لە شوێنێک کۆنتترۆل لە دەست دەدات کۆنتترۆلی ئەو شوێنە بکە بە پێی ئەو موئسساتەی کە هەیەی ئاسایشە شورتەیە هەرکەسە. ئایا بەردەرکی سەرا جێگەیەکی وا خراپ بوو بە نسبەت دەسەڵاتەوە کە دەسەڵات ئێستا بێوێ کۆنتترۆلی بکات؟ ئەو پرسیارە پەیوەندی بە باگراوندی ئەو ڕووداوانە هەیە کە ڕوو دەدەن لە منطقەکە. ئەگەر مەیدانی سەرا لە هەفتەی دووەوە ئەو شوێنە یا ئەو حاڵەتە نایاساییە بواە دەبواە هەر لەو ڕۆژە ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێ و ڕابگیردرێ ئەوەی هەبووە. بە بۆچوونی من وا مامەڵە لەگەڵ ڕووداوەکان ناکرێ بەڕاستی یاسا هەیە و دەبێت تەطبیقیکەین، یاسا نییە نابێت تەطبیقکەین. هەندێک حاڵەت هێدێتە پێش بەڕاستی لە دەرەوەی بازنەی یاسا دەبێت معالەجات و بیرکردنەوە بە ئاقاری ئەوەی کە ئەم لاڕێیە بێتەوە چوارچێوەی یاسا و یاسا سەروەر بێت بە دوازار. ئەوەی کە دەگوزارێ لە هەفتەی دوو من لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەوم گوت کەس ڕیهانی لەسەر ئەوە نەکا کە کردارێک بووە دەستە جەمعی و بووە کۆدەنجی و بۆ کاری بە کۆمەڵ ڕیهان لەسەرەوە نەکا ئەو کۆنتترۆلی پێدەکرێ، چونکە سلوکی کۆمەڵ پەچەکرداری بە کۆمەڵ بە بۆچوونی من زۆر جار لە ڕیتمی عەقلانیەت دەچێتە دەر، دەچێتە خانەیەک کە ئینسانەکان بە عاتیفە بڕیار دەدەن، عاتیفەیان کاریگەری لەسەر ڕنگدانەوە و هوتاف و بڕیارەکانیان دەبێت. بۆیە ئەگەر حاڵەتێکی ناتەندروست لەو هەموو خۆپێشاندانە یەک بە دوای یەک و شار و شارچکەکان ببینین بە بۆچوونی من دەست بە جێبڕیاری ئەوەی بدەیت با یاسایان لەسەر تەطبیق بکەین دەبێت پرسیاری ئەوە بکەین خودی ئەم بارگرژیە دەست پێ دەکات لە یاسای خۆپێشاندان. یاسای خۆپێشاندان بۆ خۆی دەواازەی بەشێک لە ناڕزایی و با بڵێن نەگونجانیەتی لەگەڵ ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە. ئینجا کە دەی یاسایەک تەطبیق دەکەی لەسەر ئەو خەڵکە حقەت دەبێت بێ پێشوەختە پێشینە بکەی بۆ تەطبیقکردنی ئەو قانونە بە تایبەتی لەو بارودۆخە، پێشینە بکەی بۆ ئەوەی کە خۆپێشاندەران نوێنەرەکانیان ئەوانەی بە تایبەتی مەیدانی سەرا ڕیتمێکی منەظەمی وەرگرتووە بۆی ئەنجومەنێکیان هەیە، دەبێت پەرلەمان نوێنەری خەڵکە، دەبێت حکوومەت، دەبێت دەسەڵاتی مەحەلی محافەزە و ئەنجومەنەکەی ئەم نوێنەرانە بانکەن سەقفی زەمەنیان بۆ دانێن بڵێن لێرە بۆ ئەو زەمەنات بەدائیلیان بدەنێ من خۆپێشاندان دەکەم تۆ بەدیلم لە چێ دەیە. ئینجا کاتێک کە 6 ڕۆژ بەسەر خۆپێشاندان تێپەڕ دەبێ ئینجا تۆ دەی تەطبیقی قانون دەکەی. ئەگەر قسە لەسەر ئەوەیە وەزع خراپ بۆ ئیخۆ لە هەفتەی دوو بەردیان لە لقی چوار نەگرتیە و لە هەفتەی دووش پێشمەرگەکانی لقی چوار خەڵکیان کوشتووە، ئەن جەریمەی مەشهود ڕوویدایە. ئێخۆ لەو ڕۆژێک کە ئەو بڕیارە درایە خۆ جەریمە نەبووە، حاڵەتێکی نوێ نەهاتۆتە پێش بەقەدەرەوەی بە بۆچوونی من ئەوی هاتە پێش بۆی واقعی بین لە لای خۆپێشاندەران بێدەنجی دەسەڵات و ئیهمالکردنی بەوەی کە دەسەڵات ئەوە بیرکردنەوەیەتی کە من پێم وایە ئەوە بەڕاستی بیرکردنەوەیکی ناتەندروستە کەوانە بێزار دەبن ڕۆژە کردێ و دەستنەوە ماڵی خوانێن و بێتاقەت دەبن لەو بارودۆخێ ڕۆژێ نادوان ناسیان. خۆپێشاندەر چ دەکا؟ بیرکردنەوەی دەستە بە کۆمەڵ چۆن بیرەکاتەوە؟ ئەڵێ بازادەکان بگرین، ئەڵێ با ترفگلایتەکان داخین. ئەمە بۆ ئەوەی نییە ژیان بوەستێنێت، چکە خۆی داواکاریەکانی بەردەوامی بە ژیان دەدا، بۆ ئەوەیەتی بەڕاستی بڵێتە دەسەڵات من چۆکت پێدا دەدەم دەبی بێ پێش دەبێت داواکاریەکانم گوێی لێ بگری. ئینجا ئەگەر قسە لەسەر ڕەوایی داواکاریەکان و ناڕەواییانە ئەمە مەسئلەیەکی ترە، مؤسسەی ڕسمی بە بۆچوونی من دەکری ئەوانە تحلیل بکە، لێکدانەوەیان بۆ بکە، ئەوەی پەیوەندی بە دەسەڵات تەشریعی هەیە وەری بگرێ و بەڵێن بداتە خۆپێشاندەران ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ لە داواکاریەکانتان جێبەجێ دەبێت. ئەمەیان جێبەجێ نابێ بەڕاستی کوردستان نە ئیمکانێتی مالی نە بەشەری نەتوانامان هێش شەرمی ناوێ ئەومان پێ ناکرێ حکوومەت بێ بڵێ 1 2 3 4 ئەەکەم و دەستگای قەزاییش بێ ڕۆڵ بجێڕێ. ئەوەی کە غائبە لە مەسئلەیە دەستگای قەزاییە. ئینجا حاڵەتێک کە هەیە کاتێک 6 ڕۆژ دەڕوا خەڵک ینی مەیدانی سەرا بە حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتەکان دەڵێتن هەڵبوەشێتەوە هەموو پرۆسەی چاکسازی دەدرێ بەوان. ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە. بۆیە بە بۆچوونی من باشتر وایە ئەم معادلێ بەم مۆدێلە چارەسەر نەکرێت، چونکە ئەوە چارەسەر نییە. ئەوە بزەبت کەلیمەکەی جەنابی سەرۆکی هەرێم دووپات دەکاتەوە کە ئەم کێشەیە بە بەنجکردن حەل نابێ. خەڵک خستنە زیندان بەنجکردنە، خەڵک گرتن بەنجکردنە، هێزهێنانە ئاخر خۆ ئەو هێزش بێزار دەبێ ئەوەی هێناویتیان. ئەمن دەیان برادری ئاسایش و پۆلیسم هەیە ئەڵێ کاکە وەڵی بێزار بووین
2 مانگ ئینزار ماڵی خۆمان نبینیەوە خەڵکی خۆمان نبینەوە بێتاقەت بووین یعنی ئەم بارودۆخە بە بەنجکردن نیە معالەزەی حەقی دەوێت ئەم معالەزەیەش بە بۆچوونی من لە چەند هەنگاوێک دەست پێ دەکات کە کۆتایی قسەکانی کاکە کاردۆ و سوزان خان بوو یەکەم دەبێت بەبێ تەڕەدوت ئەو ئیعترافەی لەو بەرنامەیە کردمان کە حیزبە سیاسەکان ئاکتەری سەرەکی ئەم بارودۆخەن بۆیە داوایان لێ دەکەین لە مؤسساتی ڕسمی معناوە نیە تەبریئەی مؤسساتی ڕسمی دەکەین هەموو تاکەکان داوایان لێ دەکەین حیزبە سیاسیەکان ئیعتراف بۆ بکەن لە کوردستان دەیان نەعەدالەتی پێشێرکاری بنەماکانی مافی مرۆڤ گەندەڵی ئەم چێشانە هەیە بە ئیجماعی وەتەنی باش ئەم بارودۆخە هەیە بێئینجارێک کە ئەمە بۆ چیە هەدەفەکەەوەی متمانە بگەڕێتەوە چونکە کاکە خۆ مؤسسە هیلاکردن و پۆلیس و ئاسایش هیلاکردن و خۆپێشاندەر هیلاکردنیش چارەسەر نییە ئەمە جزێکە لە مشکلەکە جزێکە لە ئەزما بۆیە بە تەسەوری من ئەگەر ئەوەمان کرد متمانە دەگەڕێنەوە کە متمانەمان گەڕاندەوە من لە مناسبەی تریش باسم کردووە دەکرێ بەڕاستی هەندێک خەڵک هەندێک دەموچاو هەندێک کەس بهێنرێنە پێشەوە کە زۆرێک لە کۆدەنجی هەیە ناڵێم کولی قد يجوز خلق اختلافي هبه صد خلق رازي نبي بەڵام هەندێک کەس بهێنرێنە پێشەوە کۆدەنجیان لەسەر بێ ئەو کۆدەنجیە ببێتە وەچیلی ئەمینی ئەو حاڵەتەی کە دەمانوێت چاکسازی تێدا بکەین خۆ من دەزانم بزوتنەوەی گۆڕانیش خۆپێشاندەرانیش حقیقەتێکە دەیزانن گەندەڵی لە کوردستان لێرە بۆ 10 ساڵیت کە پلانی بۆ دانن ئەو جەنسبەی کە لە 180 دێتە کێرڤەکە دێتە 50 چکەوە بوویتە کەلتور بەشێکە لە کەلتوری کۆمەلگا بەڵام ئەگەر ئەو خەڵکانە تێنا پێش قەولەکانت کردە فعل من بە دڵنیایی دەڵێم ئارامی دەگەڕێتەوە جارێکیت کە پرۆسەی سیاسی گەشەی دیموکراسی بە تەبیعی دەچێتە پێش ئەگەر ئەمە نەچینە بنباڵی ئەو مەسئلەیە یعنی ئەمە نمونەم هێناوەتەوە ئێمە کاکەوە نەزاهە دروست ناکەین دەبا بە ئەمانەت و بە دڵسۆزیەوە چی نەزیهە ئەوانە دابنین لەو دەستگایە ئەوە قانونی کۆمسیۆنی مافەکانی مرۆڤ کە باشترین دەوری دەدید لە پێشێلکاری و لە ڕاگرتنی پێشێلکاری وانە ساڵێک و 3 مانگە تەنها تەلەبەکە ئەوەیە سەرۆکی حکومەت لەگە سەرۆکی پەرلەمان ناوێکی پێشنیارکەن لەم ساتە وەختە با ناوێک تەقدیمکەن کە جێگەی شایستە و قبولی هەمووان بێ مەرجنیەوە لە گۆڕان بێ یا لە ئیسلامیەکان بێ یا لە یەکێتی و پارتی بێ خەڵکیش هەیە لەم کۆمەلگایە بەڕاستی قبولێک هەیە لەسەری بە کۆدەنجی خەڵک مسئلەی هەڵبژاردن و دەستگای هەڵبژاردن مسئلەی مەسەن دیوان ڕقابەی مالیە هەر بە خێرا دیوان ڕقابەی مالیە دەزانین دیوان ڕقابەی مالیە چەند دەستگایکی گرنگە ئەگەر کەسێکی بتوانە ئەگەر توانای ئەوەی هەبێ موازەهەی کاک مەسعود و مام زەلال و هەموو ئەو تاکانە بکە ئەمانە بەڕاستی هێدی تەسەوڕ دەکەم قەول دەخەنە فعل و ئەو فعلانە دەبێتەوە جارێک کە جێگای متمانەوە و گەڕانەوە سوزان خان ئێوە وەک دەستەڵات هیچ نەخشە ڕێگەیەک هەیە کە بەدیلی ئەو نەخشە ڕێگەیە بێت کە ئۆپۆزیسیۆن داوێتە دەسەڵات یعنی بۆ ئەوەی نەخشە ڕێگەیەک بدۆزنەوە لە نێوانەکەیە باشگیان من لە پێشاجارێ باسی ئەوە دووسی خاڵەکەم کە باس کرا حەزەکەم زیاتر تۆزی قسەی لەگەڵاکەم جا باسی نەخشە ڕێک دەسەڵات ئەو خۆپیشاندانانەی ئێهمال نەکرد لە یەکەم جارە وەڵامی سەرۆکی حکومەت برایە ناو بەردەرکی سەرا نەخوێنرایە و نیان هێشت بخێننەوە جاری دووەم ئەوە بوو لە هەموو میدیاکانە بڵاوی کردەوە و ناردیشی لەوێ و بە 1000 حاڵ خوێنرایەوە خاڵێکی تر ئەم نوێنەرانەی کە لەوێ هەڵبژێران و لە ناوخۆیانە ئەنجومەنێکیان دروست کرد بە هیچ نوعی قابلی ئەوە ینی قبولی ئەویان نەکرد نە لەگەڵ حکومەت دابنیشن نە لەگەڵ پەرلەمان دابنیشن ئێمە دەینە سلەیمانی ئەهلەن وەسەهلەن ئێوە وەرنە هەولێر ئەهلەن وەسەهلەن گرنگ ئەوەیە نوقطەیەک هەبێ بۆ دەستپێکردن و قسەکردن ئەمڕۆ ئەیانوت باشە سەعات 12 شەو ئەیانوت نا بەیانێکی ئەیانوت باشە ئەوە کارە ساتەکە لەوەوە دەستی پێکرد لە یەک ڕۆژات 2-3 تەسریحی دژبەیەکی یەکتری بن ئێمە لەگەڵین ئێمە دژین یعنی ئەم حاڵەتە وای کرد کە تۆ متمانەشە بەوە نەبێ کە تۆ ئەتوانی ئەوە فعلن نوێنەری ئەو خۆپیشاندانانەیە من لە پێشەوە جارێ باسی ئەواکەم لە هیچ کوێی دنیا گۆڕانکاری ڕێشەی سەرکەوتوو نابێت قەت گۆڕانکاری ڕێشەی سەرکەوتوو نابێت یعنی ئیلغاکردنەوەی هەمووی و سەر لە نوێ دەست پێکردنەوە ئەمان گەڕێنێتەوە بۆ بارودۆخی ساڵی 1991 جارێکی ترچی لێ تۆ مؤسسات هەمووی هەڵەوەشێنیتەوە یەی هەموو ڕۆڵەکە جارێکی تر ئەیتەوە بە حیزبەکان جارێکی تر حیزبەکاندا ئەنیشنەوە ئەوان بڕیار ئەیەن ئەوان نە مؤسساتەکان ئێستا هەن چۆن دەفعی نەکرێن بەڕێی من جارێ لە پێش ئەوەی کە تۆ بۆ ئەوەی ئەم ئاشتەواییە کۆمەڵایەتە دروست بێتەوە جارێکی تر بێگومان هەمومان باش ئەزانین کە ئەمە لە دەرەوەی ئەم مؤسساتانەی کە هەن حیزبەکانن ئەوە خەریکن ململانێ و سراعاتەکانی بینی خۆیان لە ئەرزێکە دەیانەوێت لە ئەرزێکە یەکلا بکەنەوە کە لە دوجارە ئەوەی کە زەرمەندە هاوڵاتیە
هیچ کامێکیان نەڵێن ئێمە لەگەڵ هاوڵاتین و لە بەرخاتی هاوڵاتی ئەواکەین ئەمە یەکلاکردنەوەی هەموو ململانێ سیاسیەکانە لەناو ئەرزێتێکا کە زۆر لەبار بووە ئەرزێتی شاری سلەیمانی بوونی خەڵکی جیاواز ڕێی جیاواز شارێکە بە حەیەویەت و بەهینەوە ناسراوە قەتیش ڕۆژێ لە ڕۆژان دەرگای ئەوەی لێدا نەخراوەکە ئەم جۆرە تعبیرە لە خۆی بکات و من جارێکی تر ئەڵێمەوە ئەسڵەن لە کوردستانە و بەتایبەتی لە شاری سلەیمانیە حاڵەتێک دروست نابێت قەت لەوەی کە پشتگیری بکە لە بوونی لە هاتنە پێشەوەی بەو جۆرەی ئیسلامی سیاسی قەت ئەوە یعنی ئەوە زۆر ئەبێ لەی دڵنیابین بۆیە جارێکی تر لە پێشەوە ئەیڵێنەوە ئەبێ هەموو ئەو لایەنە سیاسیانە لەسەر لە پێشە لەسەر ئاستی مەکتەبی سیاسیەکانە کۆبوونەوەی پێکەوە بکەن لەسەر یەک مێز دابنیشن خارتە تەریقی هەموو لایەک بخرێتە بەردەم لە ناوەڕاستە لە کوایەکە گرنەوە خاڵە هاوبەشەکان چییە هەمووتان دژی گەندەڵین بەڵێ هەمومان دژی گەندەڵین چۆن گەندەڵی چارەسەرەکرێ بە دەرکردنی بە یاسا بە دانانی خەڵکی نەزیە بەوەی کە چاودێری دارایی تەفعیل بکرێ بەوەی لە پێش هەموو شتێکەوە کە من ئەمە اعترافێکی سەریحە لە کەناڵی NRT ئەوەی کەم یەکگرتنەوەی دارایی هەردوولا کە هەتا ئێستا دوو بەشە یەکگرتنەوەی ئەمانە هەمووی خاڵە تۆ دەست پێ ئەەکەی ئەڵێ من بەم شێوەیە چارەسەری گەندەڵیەکەم من بەم شێوەیە چارەسەری بواری عسکەری یاخود بڵێن بواری پۆلیس و دامەزراوەکانەکەم یەکگرتنەوەی ئاسایش کە زۆر زۆر گرنگە کە ئێمە نابێ ناویشی بنین یەکگرتنەوە بەڵام جارێ لەبەر ئەوەی ئەو مؤسساتانە هەن خۆتۆ نایی ئەو عالەمە هەمووی ڕەوانەکەی ئەم مؤسساتانە هەڵوەشێنەوە هەموو خەڵک بنێریتەوە ماڵەوە بەبێ ئەوەی ئیش و کاری بمێنێت دابنیشی وەڵام من جارێکی ترسە لە نوێ ئەمە دەسە پێکەم و ئاسایشی نیشتیمانی شت دەکەوێتە خەتەرەوە خاڵ بە خاڵ گۆڕاندەوەی ئەوە کات کە ئاسایش ببێتە جیهازێکی نیشتیمانی نەک یەکگرتنەوە ینی چۆن یەکەگرنەوە لەو مەسەلەیە تۆ یاسایەکی بۆ دەرکە ئنجاوەرە خەڵکەکان ئەو خەڵکانەی کە ئەم یاسایە جێبەجێ بکە لەوەی کە تۆ خەڵکانێک دابنی ئەسڵەن نە ئەندام مەکتەبی سیاسی هیچ حیزبێک بن و نە حیزبیش بن یعنی تۆ هەر کەسێکت دانا ئەگەر حیزبیش بێت ئەبێ ئەو ڕۆژێک کە بۆ بەڕێوبەری گشتی ئاسایش بێت ئیستیقالەکەی خۆی تەقدیمی حیزبەکەی بکە ئەگەر وەکو کادرە وەکو هەرچیەکە تەنها حیزبێتەکەی ئەو لەکووا دەرەکەوێت کاتێک کە ئەچێتە ناو سەر سندوقی دەنگدان ئەوسا ئەوە ئازادە ئەویش کەسێکە ئازادە ئەتوانێت دەنگ با بە هەرچی لایەنێکە ئێوێ لە ناو هێزی ئاسایش و پۆلیس و پێشمەرگەی ئەم وڵاتە ئێوە خەڵک نەبووە دەنگی بۆ یاون زۆر ئاسایی نەبووە لە 130 ئەو هێزانە دەنگیان بۆ ئێوە نەیاوە زۆریش ئاساییە زۆر ئاساییە تۆ لەسەر سندوقی دەنگان دەگە ئەمەش چۆن نەکرێ یەکێک لەو یاسایانەی کە خراوتە ناو بەرنامەی کارەوە کە کاکاردۆ ئیشارەتی بۆ کرد کە ئەم فترەیە ئەوەیە کە قەدەغەکردنی ڕێخستنی حزبی لە ناو هینەکانە بڵێن دەستگای ئاسایش و هێزی پۆلیس و ئەم شتانە یەکێک لە لیژنەکان ڕەتی کردوتەوە کە لیژنەی یاساییە بە بیانووی ئەوەی کە یاسا هەیە و جێبەجێ ناکرێت بەڵام لیژنەی ناوخۆ کە ئێمە هەمومان پشتگیری لە راپۆرتی لیژنەی ناوخۆکەین ئەگرین کەوا دەبێ ئەم یاسایە هەبێت ئەمە بەم شێوەیە تۆ ئەم پێنج لایەنە سیاسیە بێن لەسەر ئەو تاوڵەی هینە نەخشەڕێکە کە پێکەوە دابنێن نەک لایەک بڵێ من مەرجم هەیە و ئەوی تر بڵێ منیش مەرجم هەیە ئێستا حاڵی حاضر نەیەکێتی نەپارتی هیچ پێشمەرجێکیان نییە و دەشیانەوێ ئێمەش وەکو خەڵک ئێستا من ئەلم حاڵەتەیە وەکو هاوڵاتی قساکەم منیش تەوەقعم وایە لە بەرامبەرەکەیان کە هێزی ئۆپۆزیسیۆنە ئەوانیش پێشمەرجدانەنێن بۆ ئەوەی پێکەوە ئەو سەرکەوتنە لە کۆتاییە بۆ هەمووان ئەبێت و ئەوەی کە مستەفیدی یەکەمە و قازانجەکە هاوڵاتی و تاکی ئەم هەرێمەیە بۆیە هیوادارم بەم شێوەیە ئێمە مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە بکەین پێشمەرج ینی خۆ ئۆپۆزیسیۆن چەند جارێک بەیاننامەی بڵاو کردوێتەوە چەند جارێک مەرجەکانی خۆی وتووە ئێستش باس لە دەست پێشخەریەکی نوێی سەرۆکی هەرێمەکرێ بۆ ئەوی جارێکی تر دانیشتنەوە چۆن ئەتوانن ئەمانە پێکەوە جارێکی کە کۆ ببنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکە کە ئەوان هەر یەکە و بۆ چوونێکیان هەیە بەرامبەر ئەویدی
پێشوەختە من دیتنی خۆم بۆ ئەو داخوازیەی ئۆپۆزیسیۆن یا ئەوەی بانگەشتی پێ دەکرێت لە ئەوساتی مەدەنی ئەعلامی ڕۆشنبیران کە قسەیە لەسەر ئیسلاحی جەزریە گۆڕانکاری ڕیشەیی گۆڕانکاری ڕیشەی ئەوە من تێگەیشت بە مەسئلەکەەوە نیە تو حکوومەت نەمێنێ بەرلەمان نەمێنێ ئەوە نەمێنێ هەمووی بستنەوە ماڵ چجێش و سوپا هەیە دوای بینەوە نا گۆڕانکاری ڕیشەیی سەرچاوە دەگرێت لەوەی کە تۆ بڕیار و ئیرادەی سیاسیەوە بێ سەروەری بۆ یاسابێ احترامی ئازادیەکان بگیرێ کەسێک لە هەر ئاستوکلەیەک بێ کاتێک پێشێلکاری دەکرێت بچێتە بەردەمی لێ پێچینەوە معارەزەیە لە حکوومەتە لە ئەرزەیەکە لە ڕێکخراوی مەدەنیە لە هەر شوێنێکە بۆی بە تەسەوری من جارێ دەبێت لەسەر ئەو دەستەواژان ڕێکەین گۆڕانکاری ڕیشەیی ماناکەی ئەوەیە مانای نێت و دایرەی مرور و تەربیە و هەمووی هەڵوەشێنی و خەڵک بەبێ سەعاب بینێتەوە نا لێرە فیکرەکە ئەوەیە کە تۆ دەبێت بەڕاستی ئیسلاحاتی حەقیقی لەناو ئەو مؤسسانە بکەی هەندێک کەس ناویان نا لەو سەردەمە بەتایبەتی پێی دەڵێن ئینقلابی سلمی یعنی ئەوە نیە تو بەعلەنی بە حکومەت دەڵێ وەرە خۆت دادگایی بکە ئەمە تەسەوڕ دەکەم ئەو چەم کەش نییە یعنی ئەمەش تەتەڕوفێکە لە مطالبات کە تو بەدەسەڵات بڵێ وەرە خۆت دادگایی بکە لە کاتێک خۆی دادگایی دەکە کە ئێستایە کە دەچێت خەڵک دەگرێت لەسەر ئازادی کە خەڵک دەخاتە زیندانەکان پێی وایە حلە ئەمە دادگایکردنی خۆیەتی بەڕاستی لە ئەسڵدا چەندە دەسەڵات بێتە پێش ئیسلاحاتکە و چاوەڕێوەش نەکا مطالبە هەیە یان نییە ئەوەی لەناو دەسەڵاتە لە من لە تۆ زۆر باشتر زانی کەم کوڕەکان حەزمی چەندە با دەست پێ بکە نەوەستێ لەسەرەوەی من داوای دەکەم یا تۆ یا چەندە مەدانی سەرا بەردەوام دەبێت تا داخوازی چارەسەر ئەم داخوازی چارەسەرکردنا بە تەسەوری من لە بەرژەوەندی گشتیدایە کە دەڵێن لە بەرژەوەندی گشتیدایە لە جەنابی کاک مەسعود دەیگرێتەوە تاکێکی بچووکی ئەم وڵاتە لە ئاخری گەرمیان کە بێبەشترین خەڵکن لە وڵاتە بە بۆ چوونی من ئەم پێشمەرج و پاشمەرجە لە چێ دێ لە نەبوونی متمانە دێ یعنی من متمانەم نییە بۆیە مەرجم هەیە ئەخر صریح بین هەڵبژاردننی ئێستا کە بکرێتن مەطلبێکە دنیای دیموکراسی بەبێ هەڵبژاردن ناڕوە کە تۆ دەڵێ یاڵە با هەڵبژاردننی پێشینە بکەین خۆ دەبێ حکومەت هەڵوەشێنیەوە باشە ئەگە حکومەت هەڵوەشاندەوە حکومەتی تەکنۆقرات ئەوە نییە کەوانەی ئێستا دکتۆری جامیعی نینە نا حکومەتێک کە لەو کەسانە پێک بێ وەکو باسم کرد زۆرێک لە ئیسماعیان لەسەرا یعنی ویژدانی هی ئەوەی نیە تەزویر ببینی و بڵێ تەزویر نییە زۆر سپاس هۆگرچە تۆ چاودێری سیاسی هەروەها سۆزان شەهاب سەرۆکی فراکسیۆنی کوردستانی لە پەرلەمان لەگەڵمان بوو کاک کاردۆ محەممەد سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەخێراتتان دەکەم و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئێوەش بینەران زۆر سپاس کۆتاییمان هێنا بە گفتوگۆی پایتەخت تا جارێکی دیکە خواتان لەگەڵ